ئێمە وەکو گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەین. وا دیارە لە 12مین ڕۆژی هێرشەکانی سوپای تورکی داگیرکە بەسەر ڕۆژاوای کوردستان بە هەموو شێوەیەک بە دەستنە پاراستن لە مەدەنی و لە خوشک و برایمان لە ڕۆژاوای کوردستان بە هەموو شێوەیەک هێرشەکاتە سەر ڕۆژاوای کوردستان و ئەو قسەی کاڵێن ئاگربەس ڕاگەێنراوە نەخێر بە هیچ شێوەیەک ئاگربەس سوپای تورکی داگیرکرد بەڵێنەکەی خۆی شکاندووە و دووبارە هێرشی کردوێتەوە سەر ڕۆژاوای کوردستان و ئێمە لێرەوە بەڵێن دووپاتەکەینەوە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە هەتا قەتری خوێن لە جەستی ئێمە بێ بەرخودان ژیانە دووبارە یەکەینەوە هەتا هەناسەیەک لە ژیانی ئێمە هەبێ بەرگری لە خاشی ڕۆژاوای کوردستان دەکەین و لێرەوە بانگوازی سەفەربەری و بەشداریکردن لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان لە تەواوی گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشە دەکەین کە بەهانەی خوشک و برایانەوە بچن لە ڕۆژاوای کوردستان بژی ڕۆژاوە گای هاوڵاتیانی خۆشەویست بێ هەڵوێست مەبن ئەمڕۆ ڕۆژی مێژووە ئەمڕۆ ڕۆژی شانازیە کە هەمومان نەبێ بڵێن گەلی کورد یەکە بە هەموو جیهانی نیشان دەین بڵێن کورد یعنی بەرخودان نەشتیمانێکەیە بە ناوی کوردەوە نەتەوەیەکەیە بە ناوی کوردەوە تکایە هاوڵاتیان بێدەنگ مەبن بڕژێنە سەر شەقامەکان لەگەڵ ئێمەیە سرود و نەشیدی بژی کورد بژی ڕۆژاوە